پارەت با بەڕێوەچوونی دەنگدانی تایبەت و سەرنج و تێبینیەکان چی بوون لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر ئارام برادۆستی پسپۆڕی هەڵبژاردن و دەستوورمان کردووە. دکتۆر بەخێر بن. سپاس. دکتۆر ئێوە تێبینیتان هەبوو لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردن بۆ دەنگدانی تایبەت؟ پرۆسەکە بە شێوەیەکی گشتی لە ڕووی تەکنیکیەوە زۆر باش بوو و لە بەیانیەوە لە کاتی دەستپێکەوە تاوەکو کۆتایی هاتنی کێشەیەکی وان نەبوو و ڕاستە لە بیدایەت دەتوانم بڵێم چەند حاڵەتێک وەکو ئامێری ئەلکترۆنی کێشیان هەبوو بەڵام یەدەجی هەبوو زوو چارەسەرکرا لە خلالی چەند دقەیەک و ئەو کێشانەی کە پارساڵ هەبوون لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەربارەی دەنگدەر بە تایبەت ئەوەی کە کێشەی پەنجەمۆری هەبوو ئەوەی کە بۆ نمونە پەنجە کاتی نەدەخوێندەوە خۆشبەختانە ئەم ساڵ لەم هەڵبژاردنە ئەو کێشە و کەم و کوڕیانە نەماون لەبەرەوەی بەشێکی زۆری کۆمیسیۆن چارەسەری کردبوون و لە لایەکی ترەوە ئەگەر تەماشا بکەین یەکێکی تر لە خاسیەتەکانی سەرکەوتنی پرۆسەکە ئەوەیە کە ڕێژەی سکاڵا هەرچەندە تاوەکو ئێستا بەوردی ژمارەیەکی دیاری کراو تەنانەت لەبەر دەستی کۆمیسیۆنیش نییە بەڵام بە پێی زانیاریەکانی من ڕێژەی سکاڵا زۆر کەم بووە بۆیە دەتوانین بڵێن لە ڕووی تەکنیکەوە ئەم پرۆسەیە تا ئەندازەیەکی زۆر لە دەنگدانی تایبەت پرۆسەکە سەرکەوتو بوو وە پتەیەکی دیش پرۆسە لە دوای پرۆسە بە حکمەوەی ئەزمموی نوێتر پەیدا دەبێتەوە ئەو کێشانەی کە لە ڕابردوو ڕوویان داوە هەوڵ دراوە چارەسەر بکرێن بۆیە ئەمڕۆ خۆشببختانە پرۆسەکە پرۆسەیەکی سەرکەوتو بوو. بەڵێ هۆکار چییە دەنگی پوچەڵ زۆر دەنجی پوچەڵ تاوان تاوەکو ئێستا بڵێم لە کۆی پرۆسەکە وەرنەگیراوە وەکو ڕێژەیەکی دیاریکراومان لە بەردەست بێت هۆکاری زۆرە بەڕاستی یەکێترێت لە هەنێ شوێن یەکەمە لە هەنە شوێن دووەم لە هەندێک شوێن ڕاستە لە هەندێک ناوەندەکانی دەنگدان پێش بچەی لەگەڵ یەکەم کردووە و یەکێ لە هۆکارەکان بە بڕوای خۆم پێم وایە لەوانەیە پەیوەندی بە ویستی دەنگدەرەوە هەبێت لە بارودۆخێک لە حالەتێک لە حاڵەتەکان لەوانەیە هەر هۆکارەکان بۆ نمونە دارایی نەبن احتیمالی هۆکارەکە پەیوەندی بە بارودۆخی سیاسیشەوە هەبێت ئینجان نەک بە تەنیا لێرە بۆ نمونە لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقیش بۆ نمونە ئەمڕۆ ژمارەیەک لە پسولەکانم دیت نووسێنێکیان لەسەر نووسرا بوو ئەمە گزارشتی لەوە دەکرد کە لایەنگری سەدرریەکانن و ڕۆشتونە بۆ دەنگدان بەڵام پسولەکانی خۆیان پوسەڵ کردوتەوە و هۆکارێکی تری بەڕاستی دائیمەن لە دەنگدانی تایبەت پەیوەندی بە پسولەی دەنگدانی تایبەتەوە هەیە پسولەی دەنگدانی تایبەت ئاڵۆسترا لە پسولەی دەنگدانی گشتی لەبەر ئەوەی بۆ نمونە لەسەر تا سەری عێراق هەر کاندیدێکی سربەخۆ هەبێت وەک هەر کاندیدێکی پێکاتەکان هەبێت هەمووی لەناو ئەم پسولەیەدایە بەڵام ئەمە لە دەنگدانی گشتیوانە تەنها بۆ نمونە کاندیدانی ئەم بازنەیەی تێدا هەیە ئەمە جگەلەوە بۆ نمونە لە دەنگدانی لە پسولەی دەنگدانی تایبەت دەبێت لە سێ شوێن ختمەکە بەکاربهێنرێت سەرەتا دەبێت پارێزگایەکە هەڵبژێردرێت تەبان ئەمە فەرمانبەرەکە بۆی هەڵدەبژێرێت و دواتر دەبێت بۆ نمونە کیانەکە هەڵبژێرێت ئینجا کاندیدەکە هەڵبژێرێت و بەشێکیش لەوانە بەڕاستی پەیوەندی بە سەر لێشەواندنی دەنگدەرەوە هەیە بە تایبەت لە نێوان پارتێکی دیاریکراوە لەگەڵ پێکهاتەکان زۆر زاری وە هەیەوترێت لە هەندێک پارێزگاسە کێشەکە ئەوەیە دەنگی داوە بە لایەنێکی سیاسی لەو لاو دەنگیاوە بە کاندیدێکی کۆتاکان کۆتا و سەربەخۆ بەڵێ بە تاکید بۆیە ئەمە زۆر زار سەر لێ شێواندن لە نێوان دەنگدەر دروست دەکات و ئاراستەی دەنگدەر دەگۆڕێت و لەوانەیە هەندێک لە کێشەکانیش تەکنیکی بن بەڵام بە بڕوای خۆم کەمە زیاتر هۆکارەکە بۆ ویستی دەنگدەر دەگەڕێتەوە و بۆ سەر لە شێواندنی دەنگدەر دەگەڕێتەوە. دکتۆر ئەو چوارگۆشەی کە دایانناوە بۆ لێدانی مۆڕەکە ئای بەڕاستی بچووکە بەڵێ هەر دەرچوونێک لە چوارگۆشەکە پوچەڵە ئەوەی ئەم جارە بە پێی ڕێکارەکان نەخێر بە پێی ڕێکارەکان هەرچەندە تاوەکو ئێستا بەڕاستی تاوەکو ئێمە نمونە وەرنەگرین عینە وەرنەگرین بزانین هۆکاری دەنجی پوچەڵ چییە بۆمان بە دیار ناکەوێت بەڵام بە پێی ڕێکار
ئەم ساڵ ئاسایی بوو ئەگەر دەوروبەری 1965 بۆ نمونە یاخود بە پێچەوانەوە لە بۆ نمونەکە دەڵێن بە پێچەوانەوە یعنی نسبەی ماوە لە 1965 دەکات ئەگەر لە چوارچێوەکەش دەربچێت ئەوە کاریگەری نابێت لەسەر پوچەڵکردنەوەی دەنجی دەنگەکان بە پێچەوانەی هەڵبژاردنەکانی ڕابردوو زۆر ڕاست بێت لە بەڵێ ئەمە بۆ دەنگدانی گشتی شوایە و بەڕاستی ئەمن یعنی ئەو ئەگەر بە وردی سەیری بکەین مەسەرەن ئەو قەڵەمەی کە هەیە ختمەکە بۆ نمونە بچووکترە لە کۆتایی قەڵەمەکە کاتی کە ختمەکەی لێ زیاد دەبێتەوە بۆیە بەشێکی لەوانەیە پەیوەندی بەوە هەبێت کاتێک کە دەنگدەر قەڵەمەکە دادەنێت ختمەکە دادەنێت وای دەزانێت کە لە شوێنی مەبەستی داوە ڕاستی داوە بەڵام دوایە دەرەکەوێت لەو شوێنەی نەداوە هەرچەندە وەکو گوتم بە پێی ڕێکار نسبەیەکی زۆری دەربچێت لە ئیتارەکە تەبیعە بەڵام تاوەکو ئێمە نمونەیەک وەرنەگرین لە دەنگی پوچەڵ ناتوانین بە شێوەیەکی زانستیانە بڵێن هۆکارەکەی ئەوێ بەڵێ سەبارەت بە یاسای هەڵبژاردن و دابشکردنی بازنەکان و سەرۆک بارزانیش ڕخنەی گرە شێوازی بازنەکانی هەڵبژاردن گرفتی ئەم دابشکردنە ئێستا چییە؟ خۆی بەڵێ سەرۆک بارزانی هەم لە کەناڵی شەمس هەم لە کۆتا ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن لە یاریگای شەید فەڕەنسۆ باسی لەوە کرد کە دەنگەکان کورسیەکان دیاری کراون و خەڵکێک بەداخەوە بە هەڵە لەمە تێگەشت کە پێشتر دەنگی کورسی پارتی چەند بۆ نامێنێتەوە یەکێتی چەند بۆ نامێنێتەوە هیچ ناگۆ بەڵێ پێشتر بەڵام خەڵک وا تێگەیشت کەمە بەستی ئەوەیە کورسیەکان پێشتر دیاری کراون بەڵام مەبەستی بەڕێزیان بەو شێوەیە نەبوو بەڵکو مەبەستی بەڕێزیان ئەوە بوو کە بەپێی ئەم یاسایە کورسی بازنەکانی هەڵبژاردن دیاری کراون بۆ نمونە هەرسێ پارێزگاکانی هەرێمی کوردستان 44 کورسیە ئیتر ڕێژەکە 180 بێت 150 بێت 160 بێت ئەمە هەر 44 کورسیە و بەغدا 69 کورسیە بە تەنیا پارێزگای بەغدا ڕێژەی بەشداریکردن لەوێ ئەگەر 120 بێت بۆ نمونە کە پارساڵ عفوان لە 2020 بوو هەر 69 کورسی ئەبێت مەبەستەکە لەمە بووە بەڕاستی و بە تایبەتیش کە جەنابیان باسی ئەوەی کرد کە نرخی کورسی لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر جیاوازی هەیە ناکرێت لە هەولێر نسبەی بەشداریکردن یان نرخی کورسی 40,000 بێت 15 کورسیمان بەبەر بکەوێت بەڵام لە پارێزگایەکی تر 20,000 بێت هەر 15 کورسی هەبێت بۆیە ئەمە کێشەیەکە لە یاسای هەڵبژاردنەوە هەیە هەم لە دابشکردنی بازنەکان و لە دابشکردنی کورسیەکان بەسەر بازنەکان هەم لە سیستەمەکە سیستەمی سانتلیگۆ کە لەم یاسایە پیادەکرایەوە بۆیە بەڕاستی بۆ ئەوەی بتواندرێت لە داهاتوو هەوڵ بدرێ تا ئەندازەیەک ئەم دادپەروەریە بگەڕێندرێتەوە دەبێت کار لەسەر ئەوە بکرێت کە ئەم یاسایە هەموار بکرێت لایەنە بچووکەکان یاخود حیزب بچووکەکان ئۆپۆزیسیۆن زیانمەندن لەم دابشکردنی بازنەیە بەڵێ بە تەکید بە تایبەت بەپێی یاسا بەپێی یاسایەکە سیستەمی سانتلیگۆ چونکی بەپێی ئەم یاسایە دەنجی دروستی هەر پارتێک دابشی ژمارە سروشتیەکان دەکرێت و ژمارەی سروشتی لە ئەسڵ ئەم یاسایە لە بنەڕەتدا یەکە ئینزاسەیە بەڵام ژمارەی یەکەکە هەموار کرایتەوە ئێستا لە عێراق 1.7 جێبەجێ دەکرێت بۆیە بەڕاستی ئەمە وەکو بربەستێکە کە پارتە ئەوانەی کە لە کورسیەک نزیکن نتوانن کورسیەکە بەدەست بهێنن بەهۆی ئەوەی کە وەکو بربەستێک گزارشتی لێ دەکرێت وە لە قەڵەمەدرێت ڕێژەی بەشداریکردن ئەگەر بگاتە لە 165 نرخی کورسی تقریبا نەگاتە چەند ئەمە بەڕاستی لەم سیستەما نرخی کورسی دیار نییە لەم سیستەما وەکو سیستەمی نوێنەرایەتی ڕێژەی نییە لەم سیستەمە بە هیچ نەوەیەک ناتوانین نرخی کورسی دیاری بکەین لەبەر ئەوەی بۆ نمونە لەوانەیە پارتێک کورسی یەکەم پارتێکی گەورە مەسەلەن لە هەولێر یا لە بەغدا بە ژمارەیەکی زۆرەوە ببات مەسەلەن بەڵام دەبینین پارتێکی تر لەوانەیە بە هەمان شێوە کورسی ببات بەڵام بە ژمارەیەکی کەمەوە زۆر کەمەوە هۆکاری ئەمە چییە مەسەلەن ڕێگەیەکێک بە 5,000 دەنگ بی باکێک بە 20 بی هۆکاری ئەمە بۆ نمونە ئەمە لە نوێنەرایەتی ڕێژەیی وان نییە لە سیستەمی نوێنەرایەتی ڕێژەیی کە پارساڵ لە کوردستان جێبەجێکرا تۆدەی یەکەم جار نرخی کورسی لەو بازنەیە دەردێنی
اینجا بە ژێرەی نرخی کورسی بەرکەوتی پارتە سیاسیەکان دیاریەکەی بەڵام ئەمە ئەوەی سیستەمی سانتیگۆیەکە هۆکارەکە بۆ سیستەمەکە دەگەڕێتەوە بۆ 1.7 کە باسم کرد مەسەلەن پارتێک ئەگەر بۆ نمونە 200,000 دەنگێک بێنێت ژمارەی دەنگەکانی دابەش 1.7 دەکات ڕقەمێکی گەورە دەردەچێت بەڵام پارتێکی تر 40,000 دەنگ دێنێت و دابش 1.7 دەکرێت ژمارەیەکی زۆر بچوک دەکرێت لە ئەنجامدا ڕاستە پارتی خاوەن دەنگە زۆرەکە دەبێتە خاوەنی ژمارەیەکی زۆرتر کورسی زیاتر کورسی بەڵام نرخی یەکەم کورسی عادەتەن کە دیاری ئەەکەی ڕقەمێکی گەورەیە ئەگەر بێت و بەراوردی بکەی لەگەڵ ڕقەمە بچووکەکە بۆ نمونە لە بازنەی هەولێر لەوانەیە نرخی یەکەم کورسی 100,000 بێت 100,000 دەنگ نا 100,000 بە ژمارە چونچی دەنگەکان لە دەنگەوە دەگۆڕدرێن بۆ ژمارە بەڵام لەوانەیە نرخی ئاخی کورسی 20,000 بێت 22,000 بێت بۆیە بەڕاستی ئەمەش تەمان لە پارتێکەوە بۆ پارتێکی تر جیاوازە ناتوانین نرخی کورسی لەم سیستەمە دیاری بکەین بەڵێ ڕێژی بەشداریکردن لە هەرێمی کوردستاندا لە 1998 بووە هۆکاری ڕێژی بەشداریکردنی بەرز لە ناو دەنگدانی تایبەت بۆ چێ گەڕێتەوە طبعا ئەمە خاڵێکی دڵخۆشکەرە بەڕاستی بەنسبەت هەرێمی کوردستان واگەر بێت و بەراوردی بکەین لە زۆربەی هەڵبژاردنەکان لەگەڵ ناوەڕاست و لەگەڵ باشووری عێراق هەر هەرێمی کوردستان پێشنگ بووە و ڕێژەکەی زۆر بووە من خاڵی یەکەم دەگەڕێنمەوە بۆ ئەو بەرنامەی کە ئەو دامەزراوانە دایاندێنن کە ئەم بەڕێزانە دەنگدەری تایبەت سەر بەم دامەزراوانەیە بۆ نمونە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەوە هەیە پەیوەندی بە وەزارەتی ناوەخۆ هەیە پەیوەندی بە دام و دەستگا ئەمنیەکانەوە هەیە ئەوانە بەرنمەیەکی سوڕ و پڕدادنێن و کۆنتاکت لەگەڵ دەنگدەر دروست دەکەن هاوکاری دەنگدەر دەکەن بۆ ئەوەی بەشداری بە ڕێکوپێکی بەشداری لە دەنگدان بکە و یەکێ لە خاڵەکانی تر بەڕاستی لە بیرمان نەچێت دەنگدەری تایبەت لە هەمێ ڕێمی کوردستان پارێزگاری لە دیسپلینی گوێڕایاڵی و پابندبوون کردیە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی تر کاتێک کە لە دامەزراوەکەی شتێکی پێ ئەگوترێت پابندە و گوێڕایاڵە و هەوڵ دەدات وەکو خۆی جێبەجێ بکات لەگەڵ ئەوەش پێم وایە لە ڕووی دەتوانم بڵێم بارودۆخی دارایی کاریگەرە و لەگەڵ ئەوەش وشیاری دەنگدەری هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ شوێنەکانی تر وشارترە و زیاتر بەشداری لە پرۆسی هەڵبژاردن کردووە بۆیە من پێم وایە کە ئەم خاڵانە کاریگەرن تاوەکو بتوانێت ڕێژەکە بەرزتر ببێتەوە بەڵێ سەبارەت بەوەی کە دەنگدانی تایبەتە لانی ئۆپۆزیسیۆن و کاندیدی سەربەخۆش دەنگیان هێناوە بەشی خۆیان ئەگەر کەم تا زۆر هەر دەنگیان هێناوە ئەمە تا چەنە گەڕێتەوە بۆ پرۆسە دیموکراسیەکە لە هەرێمی کوردستاندا کە ئەوە نییە بوترێ و یان ئەوترا پێشتر کە ڕسمیان پێگرن و ناچاریانەکەن و فشاریان لەکەن دەنگ بەم لایەنە بدەن تەنگ بەم کاندیدە بدەن و میوانێکی پێشوشمە بۆ کاتژمێری ئاسڵ باسیەوە کرد کە ئەمە نیشانی ئەوەیە کە دیموکراسی لە هەرێمی کوردستاندا کەمترین ئاستەنجی لە بەردەمایە بەڵێ طبعا ئەمە بەڕاستی یەکێک لە خاڵە گرنگ و ئەرێنیەکانی ئەم پرۆسەیە بوو بینیمان لە دەنگدانی تایبەت نزمەیەک بۆ کاندیدە سەربەخۆکان چووە بۆ پارتەکانی ئۆپۆزیسیۆن چووە هەروەکو جەنابەت ئاماژەی پێکرد منیش بە هەمان شێوە دەیگەڕێنمەوە بۆ ئەوەی تا ئەندازەیەکی زۆر باش دەنگدەری تایبەت ئازادە وەکو دەنگدەری گشتی دەنگدەری مەدەنی بۆ نمونە و ئەو دەتوانێت بە ئارەزووی خۆی بڕیار لەسەر دەنگی خۆی بدات و ویستی خۆی بەکاربهێنێت و ڕاستە زۆر زار ئەوەی جەنابەت گوتت قسە دەکرێت کە گوایە ئەم دەنگدەرە زەختی لێکراوە یاخود نا من بە پێچەوانە دەوی بینم و بەڕاستی دەبێت ئەمە دانیش بەوە دابنێن ئەم دەنگدەرە تایبەتە پێشتر بەر لە نۆتویەک بەر لە ڕاپەڕین ئەمە بڕیاریدایە کوردایەتی بکات و خەباتی کردووە لە چوارسێوەی پارتێکی خەباتجێر و پارتێکی شۆڕژجێر هەر ئەم دەنگدەرەیە ئەمڕۆ دەنگدەری تایبەتە یاخود کوڕەکەیەتی یاخود نەوەکەیەتی بۆیە بەڕاستی ئەم دەنگدەرە دەتوانم بڵێم تا ئەندازەیەکی زۆر هەوڵی داوە کە
ئەم دیسپلینەی وەکو گوتم جێبەجێ بکات لەگەڵ ئەوەش ئازادە هەروەکو ئەو نسبەیە کە جەنابەت باست کرد بەشێک لە ئەم دەنگانە بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و کاندیدی سەربەخۆش ڕۆیشتووە. بەڵێ سەبارەت بە دەنگدانی ئاوارەکان کەوترێت لە پارێزگای دۆک بە ڕێژەی لە 170 بەشداری کرد و 20,000 ئاوارە بوون لە پارێزگای هەولێر لە 171 و 391 ئاوارە بەشداریان کردووە. بگومەنم ئاواران ڕەگەرێکی کار و لە پارێزگایەک و ناوچەیەک و شوێنێکەوە هاتبوون شێوازی جاکردنەوەی دەنگەکان و دەنگدانی ئەمان چۆن بوون؟ بەڵێ ئەمانش طبعاً ئەمە شتێکمان هەیە کە پێی دەوترێت بۆ نمونە ئەوەی ئەمڕۆ دەنگدانی پێشوەختەی پێدەگوترێت ئێمە زۆر زار بۆ نمونە لە کوردستان ئەمە بووەتە کەلتورێک و عادەتێک پێی دەڵێن دەنگدانی تایبەت بەڵام هەر دەنگدانی تایبەت نییە دەنگدانی پێشوەختەیە دەنگدانی پێشوەختە بۆ نمونە دەنگدانی سەربازی لە خۆ دەکرێت بە سوپا و بە ئەمنی و بە هەموو دامەزراوەکانی سەربازی و دەنگدانی بۆ نمونە ئاوارەکان لە خۆ دەکرێت و دەنگدانی مەرزدارمان هەبوو پێشتر ئەوانەی کە لە نەخۆشخانەکانن و بەپێی یاسامانش بۆیان هەیە دەنگ بدەن بەڵام ئەمە چەند خولێکە کە کۆمیسیۆن بڕیاری داوە ئەمانە سندوقیان بۆ داناندرێت و بەندیەکانمان هەبوو لە ناو بۆ نمونە بەندیخانەکان و ئەم شوێنانە جگە لەمە کاتی خۆی ئێستا ئەوان دەنگ نادەن بەڵێ چەندە بە بڕوای من ئەمە پێچەوانەی یاسایە چونکی بەپێی یاسا ڕێگەدراوە کە ئەمانە دەنگ بدەن و بەشێکی تر پۆلێکی تر لەمانە دەنگدەری دەرەوەی وڵاتە بەپێی دەستور و بەپێی یاساش دەقمان هەیە کە ئەمانە دەبێت دەنگ بدەن بۆیە ئێستا کۆمیسیۆنی عراق دووەم هەڵبژاردنە ڕێگە بەمە نادات تەبان ئەمە بۆ پەرلەمان نەک بۆ ئەنجومەنی پارێزگاکان ڕێگە بەمە نادات دەنگ بدەن ئەوانە هەمویان لە ڕۆژی بڵێم دوو ڕۆژ پێش هەڵبژاردن دەنگەدەن سەبارەت بە جیاکردنەوەی دەنگەکانیش بە هەمان شێوەی دەنگدەری تایبەت لەبەرەوەی ئەوەی ئێستا لە عراق هەمان بوو تەنها دەنگدەری ئاوارەکان بوو بە هەمان شێوە لەبەر ئەوەی ئێمە پابندین بەڕاستی بە سیستەمێکی ئەلکترۆنی بە پرۆسەیەکی ئەلکترۆنی ئەم ئامێرانە لە بەیانیەوە بۆ نمونە کاتژمێر 7 تاوەکو کاتژمێر 6 ئێوارە کار دەکەن دواتر پرۆسەکە ئەلکترۆنی دەست دەکرێت بە لێکزیاکردنەوە هەژمێرکردنەوەی دەنگەکان و دواتر بەدەست بۆیە بە هەمان شێوەی دەنگدانی سەربازی ئەوانش لێکزیاکراونەتەوە. بەڵێ بە بۆ چۆنی دکتۆر ئارام ڕێژەی بەشداریکردن لە دەنگدانی گشتی ئاستێکی باشە بێت یاخود ئەمە تۆزێ ئاستەنگی ئەبێت یاخود نایبێت؟ من پێم وایە لە هەرێمی کوردستان باش دەبێت لە هەرێمی کوردستان باش دەبێت و پێشببینی دەکەم بگەینە ئەو ڕێژەی هەرچەندە دائیمەن بە ئەوە بڵێن ڕێژەی بەشداریکردن لە هەرێمی کوردستانیشەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی عراق کەمتر بووە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەش من پێشببینی کارەکەی بووە ئیتر هاوڵاتی ئەوەندەی لە هەرێمی کوردستان ئەوەندەی گرنگی ئەدات بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و تەرکیزی ئەوەندە گرنگی بە هەڵبژاردننی پەرلەمانی عراق نادات ئەمە یەک و دوو ئەو پێشبڕچەیە بە تایبەت لە قۆناغی بانگەشەی هەڵبژاردن کە لە نێوان پاتە سیاسەکانە بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی عراق نەبووە بۆیە لەوانەیە هۆکاری تریشە بت ئەمە وای کردووە کە نسبەی مشارەکە طبعا لەسەر ئاستی هەمووی عێراق نسبەی مشارەکە پێشببینی دەکەم لە دەوروبەری 150 بێت و زۆر جار هەرێمی کوردستان هەندێک باڵانسا بەرز دەکاتەوە بەڵێ ئەم ڕێژەیە بەرز دەکاتەوە بەڵام لە هەرێمی کوردستان پێشببینی دەکەم بگاتە ڕێژەی پەرلەمانی کوردستان ئەوەی ساڵی ڕابردوو یاخود بەلایەنی کەمەوە لە نێوان 65 بۆ 70 بێت. سپاس دکتۆر ئارام برادۆستی سپاس بۆ شارەزای هەڵبژاردن و دەستور سپاس بۆ وردەکاریەکانت بەم کاتە درەنگە تۆمانهێنا ئێرە سپاس دەکەین بەخێرات.